بۆ کاکەمەندەی دیزاین ئەرێ وەڵا لێرەوە چای ماسەکە ئەوە خاڵە بنەماڵی من چییە کاکە هەڵمەتی من کاکە فەرمانی خۆشەویست قوربان دە مامۆستا ئەم گۆرانەی پێشکەش بە وەڕێزە ژین و ژیانم تۆی نوری چاوانم تۆی ڕۆحی ڕەوانم تۆی هەموو ژیانی من تۆی دنیا وێران نابێ ئەگەر یاری من بی ئەگەر یاری من بی ئەگەر یاری من بی لابەری خەموو داواردوازاری من بی دەردوازارم بی دەردوازارم بی گوڵی باغی من کوە بە شەرتون بە وەفا گوڵێم لە دەست ڕۆیە تازە ناتەوە ئەگوڵی ناتەوە ڕۆی ناتەوە هەموو ئاواتی من ژین و ژیانم ئەوە ژین و ژیانم ئەوە هەڵمەت ژین و ژیانم ئەوە کاکەمەندەی خۆشەویست